سڵاوم کاتت باش. سڵاو لە ئێوەش. من کاندیدێکم لە کاندیدەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 دنیا خالت عوسمانم لە ناسراوم بە دکتۆرە دنیا ژمارەم 16 لەسەر لیستی هاوپەیمانی. دکتۆرە دنیا کێیە؟ دکتۆرە دنیا ئەو کچەیە کە هەموو کاتێکی تەرخان کردووە بۆ پەرەپێدان بە خوێندنەکەی، بۆ پەرەپێدان بە زمانەکانی. جێگای پێخۆشحاڵیە کە وەکو کاندیدێکی گەنج هەڵبژێدراوم لەسەر لیستی هاوپەیمانی و جێگای متمانەی حیزبەکەم گردێتەوە. پشت بە بڕوانامەکانم کە بڕوانامەی ماجستێرم هەیە لە نەوت و پێشبینی بوومەلەرزە و دیبلۆمم هەیە لە کاری بازرگانی و هەروەها خوێندکاری دکتۆرام لە بواری ژینگە. خێزانداری چەند منداڵت هەیە؟ بەڵێ خێزاندارم یەک کوڕێکی زیرە و ئازام هەیە. ژیانی منداڵی خۆت بە دوو دێر وەسف بکە. ژیانی خۆم تا ڕادەیەک سەخت بووە چونکو چاوم هەڵهێناوە. باوکم لەسەر کارەکەی دەرکراوە لە کۆمپانیای باکووری نەوتا لەبەر کوردایەتی، بۆیە ئەڵێم ژیانێکی سەختم بەسەر بردووە، بەڵام پشت بەخوا و توانیمە منداڵێکی چاونەترس بوومە. زمانزانێکی باشیت و حەوت زمانی جیا قسە دەکەیت. چۆن فێربوویت و چه سوودێکت لێبینیوە؟ وایە تقریبان نێزگەی حەوت زمان قساکەم و زۆر سوودم بینیە لە زمانەکانم. بۆ نمونە کە سەفەرم کردوتە وڵاتێ بۆ خوێندن، ئەو زمانانە ئیسیفادەم کردووە، یاخود بۆ سەفەرێکم کردبێ بۆ کارێکی هەرچ کارێک هەبێ لە دەرەوەی وڵات ئیسیفادەم لە هەموو زمانەکانم کردووە. ئەوە زمانە سەرەکیەکانی ناوشاری کەرکووک بە باشی قسەی پێکەم، وەکو زمانی دایک با بڵێن کوردی و عەرەبی و تورکمانی و ئینگلیزی و چەندین زمانی دیکە وەکو فارسی و با بڵێن ئازربەیجانی غەربی و تورکی ئیستانبوڵی و هەروەها تۆزێک سینیش ئەتوانم قسەکەم. لەگەڵ وەرزشدا نێوانت چۆنە؟ حەز بە چ جۆرێکی دەکەیت؟ لەگەڵ وەرزشە بینم باشە تا ڕادەیەک. گوێ لە گۆرانی دەگریت؟ هۆکاری ئەوەی کە سەرقاڵم لەگەڵ خوێندن و ئەوەیە زۆر بەکەمی ئەگەر گوێ لە گۆرانی ڕابگرم، بەڵام جار و بار. حەزت بە دەنگی چ گۆرانی بێژێکی کووردە؟ لە چ گۆرانی بێژەکانی ئایا کورد؟ لە گۆرانی بێژەکە کوردەکان بەڕاستی حەزم بە دەنگی حەسەن زیرەگە. ئەی عەرەب؟ عەرەبیەکانش با بڵێن بۆ کاتی بەیانیان زیاتر ئەگەر مەجالم هەبێ گوێ لە فەیروز ڕاگرم. لەگەڵ خواردندا نێوانت چۆنە؟ کابانێ باشیت؟ خۆم حەزم لە خواردنە و هەموو جۆرێک خواردن ئەخۆم وە کابانێکی باشم. حەزم بە چ جۆرە خواردنێکە؟ زیاتر حەزم بە خواردنە کوردیەکانە وەکو دۆڵمە با بڵێن. کێ نمونەی باڵای ژیانتە؟ نمونەی باڵای ژیانم باوکمە. ئەم ناوانە بە یەک وشە پێناسە بکە. نیشتیمان. خوێنە و بەجەستەمە ئەڕوا. کەرکووک. نیشتیمانمە. سەرۆک مام جەلال. سەرۆک مام جەلال بەڕاستی کلیلی هەموو کێشەکان وە سەرۆک. دایک هەموو شتێکە بۆ من. باوکم پشت و پەنامە. پەیامت بۆ دەنگدەرانت چییە؟ داواکارم لە دەنگدەرەکانم لە ڕۆژی دەنگدان کە بزانن گرنگی ئەم دەنگدانە چەندە زەڕورە و لە ڕۆژی 18 مانگا بچنە سەر سەنووقەکانی دەنگدان و ئەڵێم لیستەکەمان پرۆگرامێکی زۆر جوانی پێیە، پرۆگرامی دوورمەودای پێیە، هەموو چینێکی گردێتەوە لە پرۆگرامی تازە و استراتیجیەکی تازە و جوانی پێیە. بۆیە داواکارم لە دەنگدەرەکانم کە بە گرنگی بزانن بۆ ئەوەی 18 مانگ بچنە سەر سەنووقی دەنگدان بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142.